راديو دنجيجل دنجي توي هاواتيا بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل ئەم کاتتان باش ئەمڕۆ چوارشەمبە 8 ئابێ 2024 بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بە پێی سەرچاوە هەرێمیەکان یەکەیەکی سوپای داگیرکەری تورک لە زاب کەوتووەتە بۆ سەیەکی گەریلاکانی ئازادیەوە و تێکشکێنراون بڕیارە ڕاگەاندنی هەپەکەش زانیاری زیاتر لە داهاتوودا بڵاو بکاتەوە. زانیاریەکان باس لەوە دەکەن کە ئەو یەکەیە بە تەواوی لە ناوچووە جێ ئاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرشە داگیرکاریەکانی بۆ سەرباشووری کوردستان لە ئێستاشدا لە 175 خاکی پارێزگای دهۆکی داگیر کردووە و ئامانجیەتی بیلکێنێت بە تورکیاوە. ئەمەش پێشلکردنی تەواوەتی سەروەری خاکی عێراق و تا ئێستاش حکوومەتی عێراق و هەرێمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خۆیان کەڕوڵاڵ کردووە لە بەرامبەر ئەو داگیرکاریەدا. شایانی باستە تەنها بەرگریکاریش لە گەل و خاک هێزەکانی گەریلاکانی ئازادین کە بە شەو ڕۆژ لە دژی داگیرکاری دەوەستنەوە و ئۆپەراسیۆنی شۆڕشگیری ئەنجام دەدەن بە جارێک لە ئاسمان و زەمینەوە داگیرکاری ڕەت دەکەنەوە. دۆڕان کاڵکان ئەندامی دەستەی کارگێڕی پەکەکە لە چاوپێکەوتنێک لە کاناڵی میدیا خەبەر جەختی کردەوە پێویستە خەباتێکی ڕادیکالتر ئەنجام بدرێت. دۆڕان کاڵکان ڕایگەیان کە چالاکیەکان لە چوارچێوەی بزوتنەوەی ئازادی جیهانی کە داوای ئازادی جەستەی ڕێبەراپۆ دەکات لە هەر چوار ئاڕاستەی کوردستان و لە هەموو بەشەکانی جیهان بەردەوامە و دەڵێت گرنگ ئەوەیە ئەم خەباتە لە ئاستی نێودەوڵەتیدا بڵاو دەبێتەوە. لەگەڵ تەشەنەسەندنی ئەم خەباتە سیستمی گۆشەگیری لە ئیمراڵی بەکارهێنانەکانی ئەقڵێتی ستەمکار و جێنۆساید بەرەو فراوان بوون دەچێت. سندیکاکانی کرێکاران، هونەرمەندان، پارێزەران، ئاکادمیسیەنەکان، زاناکان و خاوەن خەڵاتەکانی نۆبێل داوای ئازادی ڕێبەراپۆیان کردووە. هەموو ئەمانە زۆر گرنگ و بەنرخن. لە هەمان کاتدا هەوڵات یاساییەکان زیادیان کردووە. هەروەها سەبارەت بە کۆبوونەوەکانی جنێڤ دۆڕان کاڵکان دەڵێ لە کۆبوونەوەی نەتەوەی گرتووەکان لە جنێڤ سیستەمی ئەشکەنجە و گۆشەگیری و جێنۆساید لە ئیمراڵی ئاشکرا بوو. وتراوە ئەم کارە قبولکراو نییە. دەسەڵاتدارانی ئاکەپە زۆرترین زەختیان لەسەر بووە. ئێستا ئەو پرۆسە چۆتە ناو کارنامەی نەتەوەی گرتوەکانەوە. ئاکەپە هەراسان کراوە. ئەمەش بەو مانایەش دێت کە خەبات ئەنجامی هەیە. دەبێت ئەم خەباتە گەورەتر بکەین. کاڵکان لە بەشێکی تری قسەکانی دەڵێت هۆکاری ئەم دۆخە چییە؟ ئەمە وامان لێ دەکات بیر بکەینەوە لە ئاکامی ئەم پرسیارەدا بارزانی و سەرکردەکانی پارتی دێنە بەرچاو. بۆچی ئەمە دەڵێن؟ بەهۆی ئەوەی ئەو کاتەی ڕێبەراپۆ لە ڕۆما بوو مەسعود بارزانی فایلێکی پێشکەش بە داواکاری گشتی ڕۆما کرد و داوای کرد ڕێبەراپۆ دەستگیر بکرێت و دادگایی بکرێت و ئازاد نەکرێت. کەسێک کە لەو پرۆسەیەدا ئەم کارە بکات ئێستا دەتوانێت هەموو شتێک بکات. ئەمەش پێویستە بەباشی ببینرێت و لێ تێبگەین و لێکۆڵینەوەی لەسەر بکەین. لەمڕۆوە پێویستە ڕوخساری خیانەت ببینین. دەمامکەکان لەسەر ڕوخساری خیانەتکاران لادەین. هەروەها دۆسیەی ئازادی گەلی کورد و خەبات بۆ دیموکراسی لە تورکیا بەندە بە ئازادی ڕێبەراپۆ. ئازادی ڕێبەراپۆ ئازادی ئێمەیە. دوای لە سێدارەدانی زیندانی سیاسی کوردی یارسان و خەڵکی شاری سەحنا ڕزا ڕسایی بەبێ ئاگادارکردنەوەی بنەماڵەکەی و پارێزەرەکەی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی ئەو کارە ڕایگەیان لە سێدارەدانی ڕزا ڕسایی نیشانەی سووربوونی ڕژیمی ئێرانە لە سەرکوتکاری زیاتری کۆمەلگا و چالاکانی ئازادی خواست. پەژاک ئاماژە بەوە دەکات کە لە سێدارەدانی چالاکان ئەوە دەردەخات هێشتا دەسەڵاتداران لە دەرەنجامەکانی ئەو بزوتنەوەیە دەترسن کە هەر ڕۆژە و گۆڕانی قوڵتری کولتوری و دەرونی لە کۆمەلگادا دروست دەکات. پەژاک وێڕای شەرمەزارکردنی لە سێدارەدانی ڕزا ڕسایی و چاقکردنەوەی لەوەی کە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ئازادی وەک یەکێک لەو بزوتنەوانەی لە دڵی گەلان و کۆمەلگادا ڕێگی داکوتاوە و تا ئازادی تەواو ناوەستێت دەڵێت لە سێدارەدانی ڕزا ڕسایی لەسەر وەختی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ئازادیدا شکستی سیاسی ئەمنیەتی ستەمکارانەی ڕژیمی ئێرانە.
تارا حسین هاوسەرۆکی گشتی تەفگەری ئازادی دژی بڕیارەکەی ئەنجومەنی دادوەری ڕایگەیان ئەو تۆمەتانە ڕەت دەکەینەوە و تانەی لێدەدەین و بڕیارێکی تەواو سیاسی و لەسەر بنەمای زانیاری هەڵەدراوە و دەستی دەرەکی و خیانەتی لە پشتا دەستەی دادوەری هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی دادوەری عێراقدا گەیاندراوێکی سەبارەت بە هەڵوەشاندنەوەی سێ حزبی کوردی لە عێراق و هەرێمی کوردستان بڵاو کردەوە و بەپێی ڕاگەیاندراوەکە هەریەکە لە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان پارتی ئازادی دیموکراتی ئیزەدی و بەرێ تێکۆشانی دیموکراتی هەڵدەوەشێنەوە. هەڵبەتە ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بە بابەتێکی گرنگ بڕیارێکمان بینی گوایە لە ئەنجومەنی باڵای دادوەری عێراقەوە دراوە لەسەر قەدەغەکردنی سێ پارتی سیاسی. بۆ خۆتان دەزانن لە 17 دەی 2014ەوە تەفگەری ئازادی دامەزراوە و کار و خەباتێکی مەدەنیانە و دیموکراتیانەی بەڕێوە بردووە و لە ساڵی 2017ەوە تەفگەری ئازادی بە شێوەیەکی فەرمی لە فەرمانگەی کاروباری سیاسی هەڵبژاردنەکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی سەربەخۆی عێراق مۆڵەتی وەرگرتووە و کار و خەباتێکی مەدەنی بەڕێوە بردووە. بە نسبەتی ئێمەوە ئەو بڕیارێک کە بینیمانە لە ڕاستیدا ئەتوانین بڵین ئێمە شۆکین بەرامبەر بە پرسێکی گرنگی ئاوا یاسایی کە بە هیچ جۆرێک وەکو تەفگەری ئازادی مخەوەلی تەفگەری ئازادی پارێزەرانی تەفگەری ئازادی بەڕێوەبەرایەتیەکەی بە هیچ جۆرێک ئاگادار نەکراوەتەوە هیچ تەبلیغێک بۆ ئێمە نەهاتووە کە گوایانی دۆسەیەکی یاسایی لە بەرامبەر ئێمەدا هەبێ و مافی بەرگری لە خۆکردنمان پێدرابێ. هیچ ئەندامێکی تەفگەری ئازادی لە هیچ پێشێلکاریەکی یاساییدا بەرکەوتنێکی نییە و ئێمە ئەو تۆمەتانەی کە بۆ تەفگەری ئازادی دروستکراوە بە هەموو جۆرێک ڕەتەکەینەوە و بە هیچ جۆرێک ئەم بڕیارە یاسایی نییە پێشێلکاریەکی گەورەی قانونیە. ئەو تۆمەتانێک کە ڕوبەڕووی تەفگەری ئازادی کراوەتەوە بە دڵنیایەوە ئێمە ڕەتیانەکەینەوە. لە ڕاستیدا بە باوەڕی ئێمە ئەو بڕیارێکە گیراوە لە بەرامبەر بە مەبادیئەکانی ئێمەیە پرەنسیپەکانی ئێمەیە بڕیارەکانی ئێمەیە کە لە ڕاستیدا ئێمە شانازی بە سیاسەت و خەباتی مەدەنیانە و دیموکراتیانە و وڵات پارێزانی خۆمانەوە ئەەکەین. ئەوەی کە دەستی هەیە لە پەلکێشکردنی داگیرکاریدا بۆ ناو ئەم وڵاتە دەبێت دادگاییش بکرێنەک تەنها ئەرکی لێ بسەنرێتەوە. ئەوەی کە دیتیفاقەکە لەسەر خوێن و ڕەنجی هاوڵاتیانی عێراقی ئەوانن کە هەوڵ دەدەن بۆ قەدەغەکردنی تەفگەری ئازادی و هەڵوەشاندنەوەی تەفگەری ئازادی، چونکە ئێمە هێزێکی مەدەنین و هێزێکی دیموکراتین و هێزێکین بە مۆڵەت بە شێوەیەکی یاسایی کار و خەباتی خۆمان کردووە و لە بەرامبەر یاساشدا ئامادەین بۆ هەر تۆمەتێک کە ڕوبەڕوومان بکرێتەوە بەرگری لە خۆمان بکەین لە ڕێگەی پارێزەرەکانمانەوە، چونکە ئەمە بڕیارێکی تەواو سیاسیە و لە پشتبەستن بە زانیاری هەڵا ئاراستەی دادگاکان کراوە و ئەمە دەستی دەرەکی لە ناودایە و دەستی خیانەتکاری لە ناودایە. ئەگەر دەرفەتێک ما بە ئێمە داواکەن لە ئەنجومەنی باڵای دادوەری لە دام و دەستگا یاساییەکانی حکوومەتی عێراق پێداچوونەوەیەک بەم بڕیارەدا بکەن و داوای هەڵوەشاندنەوەی ئەم بڕیارە ئەەکەین، چونکە بڕیارێکی بە تەواوی سیاسیە و دەستی دەرەکی و دەستی خیانەتکاری ئەو هێزانەی تێدایە کە پەلکێشی داگیرکاریانیان کردووە بۆ سەر ئەم خاکە و لەسەر خوێن و ڕەنجی هاوڵاتیانی کوردستان و عێراق لە ڕاستیدا ئیتیفاق و ڕێکەوتنەکەن. لەم پەیوەندیەدا ئەنجومەنی جێبەجەکاری کنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە بەیاننامەیەکدا ئیدانەی داخستنی سێ حزبی هەرێمی کوردستانی کردوڕایگەان بڕیاری داخستنی سێ پارتی کوردی هەرێمی باشوور لە ئەنجامی گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی تورکیایە لە ئەنجامی کۆبوونەوەکاندا 26 ڕێککەوتن واژۆکراوە. گرنگترین ڕێککەوتن دژی تەفگەری ئازادی گەلی کوردستانە. دوای سەردانەکانی دەوڵەتی تورکیا حکوومەتی عێراق تەفگەری ئازادی بە هێزێکی قەدەغەکراو ناوزەت کرد و بە پەیوەندی بە چالاکیەکانی ئۆپۆزیسیۆنەوە دەستنیشانی کردکەنەکە ڕایگەیان کە تەفگەری ئازادی و پادە ئەندامی کەنەکەن و جەخ دەکاتەوە دەسەڵاتدارانی عێراق بۆ بڕیارە دەچنە هێڵی بەحسەکانەوە. هەروەها ڕایشی دەگەێنێت ئەگەر ئەم سیاسەتە ڕانەگیرێت هەموو دەستکەوتەکانی گەلی کوردستان شکست دێنێ. کەنەکە ئەو لایەنانە وەک لایەنەکانی دیکە بە شەرعی دەزانێت و بڕیارەکەی ئەنجومەنی باڵای دادپەروەری عێراق وەک بڕیارێکی سیاسی ڕەت دەکاتەوە و ئیدانەی دەکات. هەروەها کەنەکە داوای لە دەسەڵاتدارانی عێراق دەکات دەستبەجێ ئەو بڕیارە بکشێنەوە و دەستکەوتەکانی گەلی کوردستان بپارێزن. کۆتایی بە ماوەی زیندانیکردنی قەهرەمان شوکری هات. ئەمڕۆ کۆتایی بە ماوەی زیندانیکردنی ڕۆژنامەنووس قەهرەمان شوکری هات. لەو چوارچێوەشدا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەدا لە زیندان بێتە دەرەوە بگەڕێتەوە ناو خانەوادەکەی. ئەمڕۆ
لە بەرەبەیانی 2021 هێزێکی دەمامەکداری ئاسایشی پەدەکە لە کۆمەڵگەی سێڤری دەڤەری ئادینان هەڵیان کدایە سەرماڵی ڕۆژنامەنووس قەهرەمان شوکری و دوای تێکدانی ماڵ و دوکانەکەی دەستگیریان کرد. قەهرەمان شوکری کوڕی ڕۆژنامەنووس شەهیر شوکری زەینەدینە و تەمەنی 23 ساڵە و دانیشتووی کۆمەڵگەی سیریە لە سنووری شیلاتزێ سەر بە پارێزگای دوهۆک. ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەرە و خاوەنی خەڵاتی ساڵی 2020 خاوەن خەڵاتی وێداد حوسێنە بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە ساڵی 2020. هەروەها ئەمڕۆ 288 ڕۆژ بەسەر ڕفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەددا تێدەپەڕێت. دوای 211 ڕۆژ ڕێگا بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووز دادگایی کرد و سزای 3 ساڵ بەندکردنی بەسەردا سەپاند. ئاژانسی ڕۆژنیوز ڕایگەیاند ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ سلەیمان بێبنەمان و پەدەکە دەیەوێت سناریۆی بۆ دابڕێژێت و سزای بدات. لە ئێستاشدا ڕۆژنیوز داوا دەکات ئاسایشی پەدەکە بە زووی سلێمان ئەحمەد ئازاد بکات و چیتر نەبێتە ڕێگر لە بەردەم کایی ڕۆژنامەنووسی و ئاستەنگی بۆ ڕۆژنامەنووسان دروست نەکات. هاوکات بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووزی سلێمان ئەحمەدی دادگایی کرد و سزای 3 ساڵ بەندکردنی بەسەردا سەپاند. نەریمان ئەحمەد یەکێک لە تیمی پارێزەرانی سلێمان ئەحمەد ئاماژی بەوە کردووە لە دانیشتنی دادگاییەکەدا سلێمان ئەحمەد لە بەردەم دادوەردا ڕەدی کردووەتەوە کە ئەو لێدوانەی ئامادەکراوە هی ئەو بێت بەڵکو بە سۆرانی نووسراوە و تەنانەت نەیتوانیوە بیخوێنێتەوە. دەوڵەتی داگیرکاری تورک بەردەوامە لە هێرشە داگیرکاریەکانی بۆ سەر باشووری کوردستان لە ئێستاشدا لە 176 سنووری پارێزگای دهۆکی داگیر کردووە و ئامانجی ئەوەیە بیلکێنێ بە تورکیاوە. لەو بارەیەوە بەشێک لە هونەرمەندانی شاری سلێمانی نیگەرانی خۆیان لەو بێدەنگیەی بەرامبەر هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک دەردەبڕن. ڕێگەی لێگرتوون لە هەموو شوێنی نیشتەجێبوونی خۆیان و ژیانی خۆشیان ڕێگەی لێگرتوون. من یەک دوو جا سەفەری تورکیام کردو بۆ ئەنقەرە و ئەستەمبوڵ چەند ڕۆژێک ماوەمەتەوە لەوێ لەگەڵ برادەران بە ئیش و کار دیقەتم داوە کە ئەیانزانی ئێمە کوردین بە خۆشحاڵیەوە کەوتنە قسەکردنی کوردی لەگەڵمانە زۆریان پێ خۆش وەگەوەی کە ئیتر شتێکی گەورە و خۆشیان پێگەشت بێکە لەگەڵ کووردا بە کوردی قسەکەن و باسی کوردایەتیەکەن و باسی ئۆجەلان و باسی حرەکەی کوردی و پەکەکەوانیان لا کردین بەبێت ترس کە ئەزانێمە کوردی بەڕاستی ینی بەلایەنەوە شتێکی زۆر خۆش بوو کە کوردێکی دەروی خوانە بدیا و قسەیان کردە. ئەو ڕژێمە ڕژێمێکی داگیرکەر و زاڵم و مرۆڤکوژە ڕژێمێکی ئیرهابیە بەڕاستی یعنی یەکێک لەو حرەکە ئیرهابیە گەورانەی ناوچەکە کە دروست وەکو داعش کە هات بەڕاستی داعش گەرای ئەو بوو داعش دەسەکردی ئەو بوو داعش ئەو دروستی کرد بۆ لێدانی ئەو خەڵکانەی ناوچەکە بۆ بەتایبەتی لە سەر کوردەکانی ڕۆژئاوا و لە کوردانی باشووری خۆمان با بڵێن جگە لەوەی کە شەڕی شیعەوانەشیان پێکردن دەستکردی ئەوێ بوو ینی دەوڵەتێکە لە ئەساس و لەسەر ئەساسی ئیرهاب دروست بووە و هەروەش ماوەتەوە تا ئێستا و پاڵپشی ناتۆ و نێودەوڵەتی ئەوانەشی هەیە وەتوانە شەڕی جەبهەی گەورەش بکە و ئەتوانێت چەکی کیمایی گەورەش بەکاربێن و هێنایەتی بەبێ ئەوەی کە سەرزانش بکرێن ڕێگەی لێ بگیرە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەبەرەوەی کە یەکێکە لە ئەندامە کارەکانی ناتۆ بەداخەوە و ئێستش کە ئەڵەن هاتۆتە کوردستان دەمێک هاتۆتە کوردستان هەر لە دوای نەمانی ڕژێمی سەدام لە کوردستانە ئەو ئیتر توانی پەل بەهاوێ بۆ ناوچەکانی کوردستان سەرتا لە ڕێی حیزبە کوردیەکانەوە و دواتر لە ڕێی دەزگاکانی میت و جاسوسی ئەمانەوە و دواتر لە ڕێی هێزی سەربازی خۆیان توتەناوە ئێستا ئەوێ با تەواوی داگیریکە بە ئیتیجاهی کەرکووک و بەشێکی زۆری مووسڵ و بادان دەمێکە لە ژەڕی کێفی ئەوایە هەتا ئەو سنوورانەی کە لە کاتە نزیکی ئەو سنوورانەی کە لە زۆنی سەوزی پێ ئەڵەن تورکیا بە ڕەسمی داگیری کردو. پەروین فاتح ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنی یەنەکە لەبارەی پێکهێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک دەڵێت هیچ ڕێککەوتنێک لە نێوان فراکسیۆنەکانی کەرکووک بە مەبەستی یەکلاکردنەوەی پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای شارەکانی ئەوەشی دەوترێت لەبارەی ڕێککەوتنی لایەنەکان و یەکلاکردنەوەی پۆستەکان تەنها قسەیە و هیچ شتێک بە فەرمی لە ئارادا نییە. جێگەی ئاماژەیە 8 مانگ زیاترە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درراوە تەنها لە شاری کەرکووک نەتوانراوە حکوومەتی خۆجێیی پێک بهێنرێت لە کاتێکدا یەنەکە خاوەنی 5 کورسیە و براوەی یەکەمە و پۆستی پارێزگای شارەکەش بە مافی خۆی دەزانێت.
ژووری بازرگانی کەرکووک داوای دانانەوەی بازگەیەکی گومڕۆکی لە نێوان پارێزگای کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکات و سێ پێشنیاز ئاراستەی پارێزگای کەرکووک دەکات. با گوێرەی پێشنیازەکانی ژووری بازرگانی کەرکووک بازگەیەکی گومڕۆکی لەسەر ڕێگای کەرکووک هەولێر بە دیاریکراوی لە نێوان ناحیەی پردێ و کەرکووک دابنرێت تاوەکو باج لەو بارهەڵگرانە وەربگرێت کە لە دەواازەی ئیبراهیم خەلیل هاتوونەتە خاکی عێراق و بە پارێزگای کەرکووکدا دەچنە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق. هەر لە پێشنیازەکاندا هاتووە بازگەی گومڕۆکی لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی بە دیاریکراوی لە نێوان ناحیەی قەرەهەنجیر و کەرکووکدا دابنرێت بۆ ئەوەی باج لەو بارهەڵگرانە وەربگرێت کە لوپەل لە دەواازەی باشماخەوە دەهێننە خاکی عێراق و بە پارێزگای کەرکووکدا دەیگوازنەوە. ژووری بازرگانی کەرکووک داواش دەکات مۆڵەتی 6 مانگ بدرێت بە خاوەنی کارگەکانی هەرێمی کوردستان تاوەکو خۆیان لە یەکێتی پیشەسازی عێراق تۆمار بکەن. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە پێکدادانیان لەگەڵ هێزەکانی ڕژیمی سووریا ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. درەنگانی شەوی ڕابردوو هێزەکانی سووریا لە ژێرناوی بەرگری نیشتمانی لە ڕێگەی تۆپ و گول لە هاوەنەوە هێرشیان کردە سەر سێگوند و شارۆچکەیەک لە ڕۆژهەڵاتی دەیرەزور و بەهۆی ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزەکانی قەسەدە و سوپای سووریا دەڵێن بەهۆی تۆپبارانەکە و 2 هاوڵاتی شەهید بوون و 6 کەسی دیکەش بریندار بوون. قەسەدە جەخ دەکاتەوە لە بەرامبەر هێرشەکاندا هێزەکانیان مافی خۆیان بەکارهێناوە بۆ بەرگریکردن لە ناوچەکە و گەلەکە و بە تایبەت لەو خاڵانەی کە گروپە هێرشبەرەکان دزیان کردوتە ناو سنوورەکانیان. بزوتنەوەی حەماس سەرۆکی نوێی مەکتەبی سیاسی دیاری کرد و ئاشکرای کرد یەحیا سنوار بووەتە سەرۆکی نوێی مەکتەبی سیاسی. بزوتنەوەکە و جێگەی ئیسماعیل هەنیەی گرتووەتەوە کە لە هێرشێکدا لە تارانی پایتەختی ئێران کوژرا. یەحیا سنوار بەرپرسی بزوتنەوەی حەماسە لە کەرتی غەزە لە ساڵی 1962 لەدایک بوو چەند جارێک لەلایەن ئیسرائیلەوە دەستگیر کراوە و کۆتاجار بە تاوانی کوشتنی سەربازانی ئیسرائیل 4 جار سزای زیندانی هەمیشەیی بەسەردا سەپێنراوە. سنوار لە ساڵی 2011 لە ڕێگەی ئاڵوگۆڕکردنی زیندانیەکانی نێوان حەماس و ئیسرائیل ئازاد کراوە. هەروەها سنوار دوای ئازادکردنی بەرپرسیارەتی کەتیبەکانی قەسامی وەرگرت کە باڵی سەربازی بزوتنەوەی حەماسە. دواتر لە ساڵی 2007 بووە بە سەرۆکی بزوتنەوەکە لە ناوکەرتی غەزە و لە ساڵی 2021ش بۆ هەمان پۆست هەڵبژێردرایەوە. لە ڕۆژی 7 تشرینی یەکەمەوە سوپای ئیسرائیل سنوار و چەند سەرکردەیەکی دیکەی حەماسی بە دیارترین ئامانجەکانی خۆی داناوە کە لە ناویان ببات. هەر لەم مژارەدا ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند یەحیا سنوار سەرۆکی نوێی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس دەبێت لەگەڵ ئیسرائیل بڕیار لەسەر ئاگربەستی کەرتی غەزە بدە. بلینکن لە کنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوەش کرد سنوار بڕیاردەری سەرەکی بوو بۆ ئەنجامدانی ئاگربەست لە کەرتی غەزە و جەختیشی کردەوە دانوستانەکان گەیشتونەتە قۆناغی کۆتایی و بە توندی باوەڕمان وایە کە دەبێت بەم زوانە بگەنە کۆتایی. بلینکن داوای لە ئێران و ئیسرائیل کرد پەرە نەدەن بە ململانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەڵێت نابێت هیچ کەسێک پەرە بەم ململانیانە بدات. ئێمە سەرقاڵی هەوڵی دیپلۆماسی چڕین لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکان بۆ ئەوەی ڕاستەوخۆ ئەم پەیامە بگەێنین بە ئێران هەروەک چۆن بە ئیسرائیل گەیاندراوە. بلینکن جەختیشی کردەوە بەردەوامین لە بەرگریکردن لە ئیسرائیل لە بەرامبەر هێرشەکانی گروپە تەرۆریستیەکان هەروەها بەردەوام دەبین لە بەرگریکردن لە هێزەکانمان. نرخی نەوتی برێند ئەمڕۆ چوارشەممە لە دوای کردنەوەی بازاڕەکانی ئاسیا دابەزی بەهۆی بەرزبوونەوەی قەبارەی نەوتی کۆگاکراو لە ئەمریکا. نرخی نەوتی برێنتی دەریای باکوور فەرمیلێکی بە $76.27 مامەڵی پێوەکرا. نرخەکانی نەوت ئێستا لە کەمترین ئاستی خۆیاندا لە ماوەی زیاتر لە 12 مانگی ڕابردوو مامەڵەیان پێوە دەکرێت. نیگەرانی لە سستبوونی ئابووری ئەمریکا نرخەکانی نەوتی دابەزاندوە بۆ کەمترین ئاستی چەند مانگی ڕابردووی خۆیان. سەرەڕای دابەزینی نرخی نەوت بەڵام ئەگەری تەشەنەکردنی گرژیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەتوانێت ببێتە هۆکار بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت. شۆڤەکاری بانکی دەڵێت ئەگەر ئێران بەهۆی کوشتنی ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماسەوە هێرش بکاتە سەر ئیسرائیل ئەگەری پچڕانی گواستنەوەی نەوت دەتوانێت ببێتە پاڵپێش بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.